سلاح ئەی هەوار ئەی والله ئەی هەوار لەو گۆڵە ئەی هەوار لەو یێرشە ئەوەیە گۆڵ ئەوەیە تاکتیک. سلااو هاوڕیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەرامۆلەتان لە پارتەچی نوێی کارێر مانەجەر مۆد لیڤەرپول و بەرەو نازناوەکان. یەکەم نازناومان برد وەک لە بەشەکانی پێشوو بینیتەن کە یاری کۆتایی بەرامبەر تیپێکی نازانم دەرەجە 2 بوو 3 بوو 4 بوو 9 گۆل بەرامبەر بە گۆڵێک. ئێستاش بەردەوامین لە خولی ئینگلیزی یەکەمین یاری ئەم جارەمان بەرامبەر چێلسیە کە شەڕی ئەبتاڵ ئەوروپاش ناکە وڵات چکە زۆریان بینە. ئێمەش 4 خەڵ لە پێش مانچستەر یونایتیدن، یاریەکەش بەرامبەر ریال لە پارتی پێشوودامان نا خۆناغی پێشکۆتای خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا یەک بەیەک لە ناو مەدرید یاری گەڕانەوە پاش یاری چێلسیە لە ناو یاریگای خۆمان. ئێستاش یاریەکی لووتکەی تر بەرامبەر چێلسی یاڵە بردنەوە زۆر گرینگە بۆ ئێمە هاوڕیان. یاڵە دەست پێ دەکەن، بەڵام پێشەوەی دەست پێکەی ناوڕیان ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایکی یددیوکە سبسکرایبی کەناڵەکە لە بیر مەکەن با دەست پێکەین. بسمیللا دەبێ ئیسابی یاریەکەی ڕیال بکەین بەڕاستی چکە یاریەکە قورسە کالە فیوری لە چێ کامل تەشکیلەی یەدەگ یاری بکەین چونکە بەڕاستی یاریەکەی ڕیال زۆر گرینگە بۆ ئێمە. ئەو یاریە جەمالی ژیاری پێ ناکەین. چێزەش بەڕاستی یارینەکردنی چێزە تۆزەک مشکیلەیە دارێنۆنە زیاری پێ دەکەین کێشەنیە. جێمی دووەمیش پێویستمان بە ئەنجام بوو ئەو یاری زانانە دێنینە ناوە ئینشەڵڵا. مۆرتۆن زەرورە بۆ یاریە. یاڵە با بچین بۆ ناو یاری هاوڕیان. یاریەکی لووتکەیە بەرامبەر چێلسی. چێلسی پلەی پێنجەمە بەڵام زۆر لە ئێمە دوورە. ئێمە چێلسیمە کێشەمان چێلسی نیە. ئای پاڵمەر یەک لەو یاریزانە دەرکۆتوانەی ژەردەستی پێپ گواردیۆلا بەڵام خیانەتی لێکرد فرۆشتی. باساز یاری پێ نەدەکردەوەیش حەق خۆی بوو داوای زیاتر یاریکردم بکە کاتی زیاتر. یاریەکە لە ناو ستانفۆرد بریج ستانفۆرد بریج یاریگایەکی بەڕاستی سعادە خاستن بۆ تیپانەی ئەبتاڵ ئەوروپا کە دێنێ ئەو یاریگایە تووشی زەحمەتی زۆر دەبن. یاڵە کاکە هیچ چانسمان هیچ هۆکارێک نییە نەبینەوە. یاڵە جۆنس بەڕاستی جۆنس یاریەکەی تر یارێکی خەیاڵی کرد. ئەو دەمێت شووتکەم بۆ وایلات. یاڵە هاوڕیانی خۆشەویست جەماعەتی جەمال موسیالە ئەی هەوار ئەی هەوار لەو یاریە قورسە. کامل پێکاتەش یەدەگا کامل نا چکە سلاح گەمە پێ دەکەین نۆنێز یاری پێ دەکەین گۆرسی یاری پێ دەکەین ڕۆدریش ئەڵڵا چی کردەوە ئەی هەوار ئەو حرەکە جوانەی وەڵڵاهی ئافەرین. دەستخۆش سلاح ئەی هەوار لەو یەک دووە جوانەی بەس خۆزگە گۆڵ بە ئەو تۆپە جوانە. سلاح و نۆنێز و جەمال ئەوە چیان کرد. ئەو جولانەوە جوانانە گۆڵ بێ زۆر جوانە زۆر بەس بەداخەوە گۆڵ نەبوو. خۆ جەمال یاری ناکە فێرتز بووە هاوڕیان. گۆلی ئای هاوار لە وێرتس گۆڵێکی یەکجار جوان ناوێرتز لە پشتی ماجم یاری پێ بکەن زۆر باشترە بەڵام جەمالم نیە هیچ چارەم نییە. ئەگەر ساڵێکی تر تەشکیلەم بگۆڕم ویستیشم تەشکیلەم بگۆڕم بەڵام نازانم مۆرتاح نەبوو لەگەری گۆڵەکی یەکجار جوان. وێرتسی ئەڵمانی یاریزانی بایرن لیڤەرکۆزن کە لابتەڵ هەر خۆمان دەرمان کردن لە قۆناغی کۆمەڵەکان ناچکە هەش دیارە یەک کۆمەڵەیە دووبارە بەرامبەروان یاریمان کرد بەڵام کێشەی یاریەکەم ئەوە تەنیا
قورعەیە ناو یاریگای چێ بێ یەک یاریە و تەواو خۆش چانس ئەی هاوار لە لیویس گۆڵ کە لیویس یاریزانی مانستی یاریزانێکی زۆر زۆر باش وەڵڵا تەمەنێکی کەم و ئەی هەوار زۆر ئەولوکە لێ لێ نەدا کا لە فیۆری یاڵڵا سلاح و هاوڕێکانی ئەوەڵڵا ئافرین سلاح وەڵڵا ئافرین سلاح یاڵە شوتێک لە سلاحەوە ئەی هەوار زۆر زۆر دوور بوو نەدە بە شوت بکەم دەستخۆش وێرتس ئەو یاریەت بەدڵمە لە ڕووی بەرگری و هەمیش گۆڵە چیشی کرد ئەی هەوار وێرتس ئەی هەوار ئەو تۆ پێراگر با وێرتس یاریەکە زۆر زۆر تون بوو ببوورە لامی نێماڵ لە دەستم خەزم بوو ئەوەستەکەوە کۆرە دانیشە کاکە ئینزۆ فێرناندس یاریزانێکی هەتا بڵێ باش هەوارەوە غەڵەتێ وەڵڵا ڕۆی وەڵڵا ئینزۆ فێرناندس ئەی هەوار گۆڵی بەرامبەر نیکۆکۆ یاریزانی پێشووی لایپزیگ ئەو موساوی تۆزێک تاخیریکردنە یەک لە یاریزانە زۆر زۆر باشەکان هاوڕێن یاریزانی فەڕەنسی بەڕەگەز فەڕەنسی ئەی هەوار لەو یاریە لێگەر حەزم لێ پڕ گۆڵ بێ یاریی تام و چێش چوار خاڵ لە پێشین بۆیە تۆزێک ئەی هەوارە و غەڵەتەی حەز ناکەین بدۆڕێن بەس ئەی هەوار گۆڵی دووەم پالمەر داڤید ڕایە تۆپەکەی غەڵەت فرێدا ئاویشتە پێش پالمەری باسی پالمەرما کرد کە یەک لە یاریزانە تایبەتەکانی ژێردەستی گواردیۆلێکە بۆوە نابانجی پێدا کرد بەڕاستی دواتر لە چێلسی تەقیەوە یاریزانەکەوە سێری دەکەی زۆر نۆرماڵە دوورە زۆر نۆرماڵ دیارە بەس بەڕاستی کردنەوەی لە ناو یاریگە زۆر باشە بڕیارەکانی زۆر لە کاتی خۆیت کاتێک مراوغە دەکە یاخود شوت دەکە شوێنی ڕاوەستانی ئەو شتانە دەستخۆش یارەکە وەڵا قورسە چێلسی هەموو کات قورسە یاڵە نۆنێس ئەوانت گۆڵ کردووە نۆنێس بە دەردیگوتی غەڵەت بای داوە دەنا تۆپەکەی جوانینە ئەو چییە و یاریزانە وەڵام مردم بەدەستیەوە ئەو چیەوە جوانت تێچی نەدەی وەڵڵای فائێ دەستخۆش نانە لێ نەدەی پالە مەکەکە ئاڕۆ دیاری ناکە کەواتە سڵاح تۆپەکە زۆر دوور بوو بە گۆڵێک لە دواوین محاول دەکەین هەرچی نەبێ بەرامبەر بین ئەی هەوار ئەوەنی تۆیە یاریزانەکەی ولڤرامتن نەکەی وەڵڵا داڤید ڕایە ئافرین داڤید ڕایە ئەی هەوار چی کرد ڕایە
نا سلاح غەڵەتی وەڵا غەڵەتی والله سلاح غەڵەتی براکەم ئەو پاسەتە غەڵەتە چ بوو چێرسی لە کاتێکی خۆشکەتە بەرامبەر ئێمە چکە ئێمە ناتوانین با کامل پێکاتە یاری بکەین بۆ خۆی بەدلی خۆی ناو یاریگای خۆشیتی لامین نییە ماڵ دەستخۆش فاول ئەی هەوار خۆ ناوێت خۆ لە یاریزاندەی فاولە جۆنسم ئەی هەوار لە ڕایە وەڵڵا ئەوە گۆڵە کاکە وەڵڵا ئافرین ڕایە داوید ڕایە وەڵڵا ئافرین لامین یەماڵ فاول وەڵڵا نەیکردە فاول کاکە دە دەقەی تر ئینشاڵڵا یەک دوو گۆڕان کاری دەکەین یاریش پێویستە یاوەزانم ئەگە غەڵەت یاریما بەرامبەر ئەرسناڵیش ماوە ئەو یاری ئەرسناڵیش بدۆڕین ئەو یاریش بدۆڕین یعنی یەکەم ما لە دەستدا تۆزە کێشە دەبێت هەرچەندە تاکیدمانی نایەتی ناتوانێت هەموو یاریەکانی خۆی باتەوە نیتۆ یەک لە یاریزانە باشەکانی ئەو یاریە دانیشت نەیدایەت بە حرە ئەی بتخۆم والله سانچۆ لە خۆی بەجوولەیە تۆزە قرسە بەرامبەر بیرکردنەوەی سانچۆ بوەستی نا والله سلاح زۆر غەڵەتی سلاح یەکەوسەر با یەک دوو تەبدیلات بکەین وێرتز بە دانیشێ لەبەر یارەکەی تر مۆرتۆنیش و لێرەش چێ یاری پێ بکەین ئۆلمۆ تا بە ئۆلمۆ لێن دەبێت چکە بەڕاستی لامین یەماڵ توانێت جەستەی سفرە ئەو یاریە سلاح لێ خۆش دێ هەموو یاریەک یاری پێ بکە جەمال یەکەم ئەی هەوار جەمال یەکەم قاچی بە تۆ بکەی و ببرن هەوڕێن گۆڵ بکە زۆر میمە ئەی هەوار لەو شوتەی جەمال جەمالی نازدار بەڕاستی یاریزانێکی جیاواز و سێکردنی چێشت پێ دەبەخشێ کێفم بۆ یاریزانانە دێ سلامینیە ماڵیش بەڕاستی یەک لەو یاریزانەیە کە حەز دەکەی سێری یاریەکەیتی هاوڕێیان گۆڵێک لە دواوەین پێویستمان بە گۆڵێکە ئەی هەوار یەک دوو تەبدیلاتمان کردو لە بەخاترەوەی هەرچی نەبێ گۆڵێک بکەین هەرچی نەبێ ئاگەی یاریکەش نەبینەوە چکە یەک دوو تەبدیلاتمان کردو بەڵام تەشکیلە کامل بەدڵی خۆم نییە ئەی هەوار ئەو تۆپە نەڕۆی دەنا نۆنێز وەڵا زوو ناردی لۆ جەمالی ئەی هەوار نا ئەوە شود نییە بەڕاستی ئەوە شود نەبوو یاریزانەکەی منداڵەکە بوو ئەی هاوار
گۆستۆ چی لەو یاریزانە کرد. جەمال ئەی هاوار چم گۆڵ نەکرد هاوڕێیان. والله دەقەتەوە ئەو یاریەشمان دۆڕان بۆ ئاخری کۆمەڵ یاریمان دۆڕاندە هاوڕێن. نا وڵای نەمدایتەوەی کاکە گۆڵی بەرامبەر ئەو گۆڵم کرد یاریتەوە بۆکو ئەی هاوار ئۆفساید سەتا هزار ئۆفساید باوڕێن دەنا معقولە لێوێن دەریاری کۆتای پێبینی بەس گۆڵم کرد گۆڵ بکەی و ئۆفساید یاریەکە تەواوی ئێدە ئۆفسایدەکەمان نیشاندا بەداخۆ ئەو یاریە دۆڕین مان یونایتد بەرامبەر بووە هیچ کێشەمان نییە دۆڕان ناوڕیان یاری گەڕانەوە بەرامبەر ئەی هاوار ئەو یاریە کاکە یەک یاریە ئیسراحەتم پێدان ئەوە چی ئەوم نامەی دەنێرن یاری بەرامبەر ریال مەدرید ئەی هاوار کامە تیپ دەگاتە یاری کۆتایی ریال مەدرید یاخود لیڤەرپول یاریەکە ناو یاریگای خۆمانە پێش کۆتاییە بۆیە بە هەموو پێوەرێک دەبێت ئەو یاریە ببینەوە هاوڕێیان بە زیاری لە خول ئەو جارە داودریا یاری پێ ناکەم پێویستی بە ئیسراحەتە وەڵی کامل تێشکی لە یاری دەکەین هاوڕێیان بۆ ناو یاری چێ دیسان پشخەتێ ئەی هەوار کاکە یاری پێ ناکەم کێزە ئەوە دەبێت لە شوێنە ڕێسیەکە ئەو بکەم یاڵە مۆرتۆن ببورن یاریێکی یەکجا قوروس دەبێت دڵنیامە یاڵە نوێنێت چاوەکان لەسەر تۆیە هەموو چاوەکان لە سۆنونیدا 13 گۆلی یاوڕیان هەدافی ئەبتاڵ ئەوروپایە چەند یاری شیاریم پێ نەکردیان زوو دام نیشاندۆ هاتنە ناو یاریگە ئەی هاوار لەو یاری ئارنۆڵد یاریزانش تایبەتی لیڤەرپول یارەکە بە ڕۆژی شەوە چۆنە ئەبتاڵ ئەوروپا عادەتەن درەنگانیشەوە یاڵە یەک لێ قۆڕسترین یاریەکانە با بڕوە بۆ ئەو یاریە قورساوڕیان ئەی هەواری وتم نۆنێست تۆپەکەی وەرگرت ئێستش دەڵێم وەری گرت ئەی هاوار دەقەی دوو هاوڕێیان نۆنێست دەکە نۆنێست ئەی بژی نۆنێست ئەی هاوار لە نۆنێست وەڵڵە چاوەڕۆن نەکراوە ئەی بژی بەتەنیا تۆپەکەی وەگرت وە زۆر بە نەرمیش بۆ لایەک کۆرتووە هیچی پێ نەکراوەڕیان گۆڵەکی جوان و زۆر گرنگ ئەو پێ دەڵێن گۆڵەکەی نازناو نازناو وەڵی ئاوڕیان ڕیالی مەدرید ببڕم یاری کۆتایی هەرچێ بێ لێ ناترسێم بەس ڕیال تۆزەنگ مشکلێ نەکەی ئیمباپێ ئەی هەوا لە ئیمباپێ وەڵڵا ئیمباپێ تۆمان نەخسە حەزمان لێ بێ تیپەکەمان کاکە ئەی هەوار لەو غەڵەتەی ئەی هەوار وەرە کاکە ڕیال کەلکی سوعبەتی نییە ئەی هەوار لە داوید ڕایی نازدار یاڵڵا یاڵڵا بتان بینیم شێرە بۆرەکان کورە زۆستەکە ریال کورە سەرم سوڕەکاکە ئاهاتەمشە دەسمەوە لە دێنەوە لای دەسمەوە لای دێنەوە لای ئاخیرەکەش تۆپەکان دامێ ناوەڵە دەی ئەی دەستخۆش یارەکە قورسە گۆڵێکی تر نەکەم زەحمەتە ئاسان نییە ئیاڵڵا ئەی هەوار و خۆمەجان نادەم پاساتیش دەم ڕیا لە سەخۆ بن کە ئەی دەستخۆش سلاح بڕۆ ئەی هەوار لە سلاح وەڵا هاوڕێیان گابریێل هەدیە دەدا گابریێلی ئەی هەوارەوە چی کرد
ئەوە چی کرد وەڵا گۆڵ نابێ کاکە جەمالی نازدار چی کرد ئەندران دڵخۆشن یاڵە سڵاح ئەی هەوار گوتمان گۆڵەکی خەیاڵی لە ڕیالکەین ئەو جارە ئەی هەوار یەک کەل لە جەمال یەک کەل لە گۆڵ بوو والله نونێس گوتە مشتری گابریلی دەکە خەریکە تۆپی لێوەگری ئەوە زۆر گرینگە گۆلەکەمیشە لە تۆپەکەی لەوە بزانام لەوەی وەگرت ئەگەر هەڵە نەبوو ئەی هەوار ئەوەستەکە بێلینگام نەکەی وەڵا ئیمباپێ ڤینسۆ جونیۆر کوڕە چیانیان بڵێم هەمیان خەتەرە یاڵە کاکە یاریەکی یەکجار قورسە یاڵە نەکەی نەکەی کرە ئەی وەڵا شەسمانە بکاکە یاڵا ئەی هەوار لە کۆرتووە ئەی هەوار وەڵا حەقی گۆڵەی هەیە شتانە کاکە ئانە گۆڵ بێ یاڵە نونێس پیا بە کورە نونێز وەختی دەبلوینە کاکە ئەرە خۆ گۆل یەکەمت ناچیتە گۆل یاریەکە ئاگرینە هەتا ئێستا زۆر باشترین هاوڕێن یاڵە نونێس ئەو نونێس هەر خەریکی دەبلیوە کاکە یاڵە دووبارە ئەی هەوار شانسی مەد دەچێتە دەرەوە وەڵا نونێس یاریزانەکانم ئەو یاریە خەتی پێشەوە ئاگرن بەڕاستی لێیان ڕازیمە مەعاشی هەمویان زیاد دەکەم یاریەکە چکە چارە نووساسە بەڕاستی ئەبتاڵ بەو یاریەوە بەسرێتەوە هەردووکمان شێ بستێن نیایی دڵنیام کاسەکە دەبە ئەو ڤینسیۆس داوی فاول دەکە کەچی لێندەریش وازمێ دەبە ئەوکووە دەی سلاح ئەو کامە بینگەیە زۆر مشکلیە وەڵە یاریەکەمیش زۆر باش بوو کورد ئەوە چ دەکەم نەکەی لە هەدی خۆم زۆر دەترسێن زۆر دەستم پەلە کاکە نەکەی ئەی هەوار وەڵی 5 دقەک ئێمە زۆر باشین 5 دقەک ڕیال ئەوە چی یاریەکەەوە یەک لە خۆشترین یاریەکانە ئەی هەوار بڕۆ نەڕۆی سلاح ئەی هەوار ئەی وەڵڵا ئەی هەوار لەو گۆڵە ئەی هەوار لەو یێرشە ئەوەیە گۆڵ ئەوەیە تاکتیک ئەی هەوار سلاح چی کرد وەڵڵا ئافرین جەمال ئەو پاسەتای ئاخیری بە گۆڵەکەی هەبوو وەڵڵا ئافرین بۆ خۆمان گۆڵەکی هەتا بڵێ تاکتیکی جوان جەمال سلاح ئەی هەوار شانسمانە بوو لە کۆتاییدا ئەو شتە جوانەمان کرد تۆپیش ئێمەی خۆشویست تۆ پێشمان ئێستا یاریەکە بۆ ڕیال قورسە دەبێت 2 گۆڵ کە بۆی بەرامبەر بێت 2 گۆڵ پێ 2 گۆڵمانێکی حتمما گۆڵشکە لێ دەکەین یاریەکە زۆر بەدڵی ئێمە هاوڕیان ئەوجا ئێستا خۆشە گۆل لە ڕیالکەی چونکە دێنە پێشەوە هاوڕیان دەڵێم خۆشە گۆل لە ڕیالکەی فاول ئەی هەوار دەستم بەردەگوتم ببێتە فاول Carvajal had pressure to deal with. Rodrigo. Well, just 1 minute of time added on for stoppages here. And that is defending of the highest order. جێمی یەکەم تەواو بوو. First half is over here at Anfield. ئەی هەوار لەو یاریە ئاگرینە نۆنێس بەڕاستی ئەو یاریە فریامان کەوت
they've kicked off the second half here at Anfield. ئەی هەوار لەو یاریە خۆش و پڕ گۆڵ و بەچێژە یاریزانەکان یاری دەکەن من ئاڕەقەم کردووە. Luka Modric. نەکەی مۆدریچ With Vinicius. ئای دەست ئۆ کۆرنەر So a Real Madrid corner. ڕیال بەس زوو گۆڵێکمان لێ نەکا جۆمان بگری Trying to pick out a نەکەی teammate. The clearance wasn't decisive. Robertson. ڕۆبەرتسۆن یاریزانی خۆمانی کاکە ئەی دەست خۆش ئەراخۆ وەڵڵاهی ئافرم لێ بست دوو جار سوڕاوە. Breathing a sigh of relief. Ball one. And we very much hope you'll join us for more live Premier League action يلا on صلاح. EA TV. It's Liverpool بەڕاستی facing سلاح تایبەتە Arsenal. ئۆستەکەوە Might work out. نۆنێز ئەی هەوار نۆنێز دیارەکە تەوا دەکەی نۆنێز بەڵام کۆرتوای عیملاق یاڵە گۆڵێکی تر Able to deal with the threat. نۆنێز درێژی ئەی هەوار مەجالی نەدا بە جەمالی شوتێک بکەم. Carvajal. This might be the perfect counter-attacking opportunity. Could cross it in here. زۆر بەجوولەن ئۆفساید ئۆفسایدە ئۆفسایدە Goes down as a miscue. بوو بە دەقەی شێست. Self, Stuart. Well, it's a poor effort, but he's been given offside, so he's got away with that one. Jamal Musiala. ئەی هەوار ئەو تۆپە بڕۆژ بەیە Bad pass. ئۆستەکە Well, we have 30 minutes to go. Andrew Robertson. Camavinga. Real find themselves in a position of menace. ئەی هەوار Well, that's really sound. نەکەی ئەو غەڵەتە چ بوو ئەو شانسی ریال نەکەی ئەی دەست خۆش Magnificent challenge to win it back. وەڵا خەریک بوو گۆڵێک بخۆین گۆڵێکی زۆر بێمانە ئەی دەست خۆش وێرتەس Plenty of support here. ئەی دەست خۆش بەس سەری نەگرت Play to break us up. ئەی دەست خۆش وێرتەس Really good authoritative tackle. چنەما چنەماوە تەنیا 20 دەقەکمەوە Well, they have it again. The cross is on. گۆڵێکی تر ئەی هەوار لە نۆنێز Goalkeeping. وەڵا ئافرین لەو گۆشەیە تۆپە ڕاگری و شووتکەی ئافرین نۆنێز Beard. یاڵڵا جەمال هەڵا یەک گۆلی تریان یارەکەتەوە Just 20 minutes remaining ئەی now. هەوار وەڵا ئیدی ریال مەجال نادەر تۆپەکەی بگرن دەی بشوت کەم Well-timed tackle. هەڵا Oh, ئافرین could be an opportunity here. جەمال گۆڵ نابێ شوتانە Take that one cleanly. زوو هەدەی دێدەنەوەی باشە تۆی بچ تاقی دەکەی کاکە دوو گۆل لە پاشی Eduardo Camavinga. Now with Bellingham. Rodrigo. And Liverpool have the ball again. Will he shoot? The fans have ئەی هەوار It was a superb effort. چ شوتێک Too near, Stuart. Well, وەڵی it just opened ئەو up. هەزمە تۆزێک تاخیرم Right کرداو to ڕێن take the shot on, and it was a decent attempt. Bellingham. Vinicius Junior. Rodrigo. ئەی هەوار Eduardo Camavinga. وەڵی یاریەکیە تەبڵی قورساوڕێن ئەم دوو یاری لە یارەکە لیستەرستیوە نەتیجەم کردتە قوربانی ئەو یاری Well, full marks for getting past him. Mbappe. Now with Vinicius Junior. تەواو دەقەی 82 ویز نەماوە That one. شانسمان لەگەڵ بوو Alexander بەڵام لە Arnold. ڕیال شایستەتر بوو ئەی هەوار Challenge. Superb دەست block خۆش on the back of the ball from the خۆت flank. بەردەوە بۆچی ئەوانە بیداقە ناڕوە Alphonso Davies. Jamal Musiala. یاڵە
The ball with Rodri. Musiala. Good through ball. ئەی هەوار ئەوە چ بۆ تۆپۆل We'll ویلیات see who got the last touch. سلاح So کە لێ it will لێدە be. بە ێرزانەکەی ڕیال کەوت. Substitution for Real Madrid. Oh, that's a super piece of defending. Carvajal. وەڵڵا یاریەکە تەواو هاوڕێیان زۆر نەماوە بۆ یاری کۆتایی خۆلیانە پاڵانەکانی ئەوروپا. یاری دووەم ناوان فێڵ بێ هەر ئاوا دەبێ. وەڵڵا ئافرین بۆ ڕیال بەڵام دەست خۆش بۆ خۆمان پیرۆزمان بێ بۆ یاری کۆتایی. Well, over the two games, هەر they've چێ بێ reached نادۆڕێن هەر چێ بێ. their passing ئەو had ترسێ purpose, ریال had ئەو players ترسێ ئەمە متەنیا لە ریال بوو. بەڵام ئێستا چێ بزانین چێ گەشتە یاری کۆتایی ئۆڵاو تیپە و بزانم ڕیال سۆسیدادەوە چییە هەمووی ڕامالیوە. وەڵڵاهی نازانم چییە ئەو بزانم ڕیال سۆسیدادە بەداخۆ تیپەکی بەدڵی ئەمە ناتە یاری کۆتایی. لامینێ مەڵداوای یاری دەکە ئەراخۆ ئەوە چیەوە کاکەومدا یاری دەکەن. یاری ئەو جاری لووتکێ دیسان بەرامبەر ئارسناڵ 4 ڕۆژی تر. بەڵام هاوڕێیان بە پارتەکە لەوە درێژتر نەبێت ئینشاڵڵا لە پارتی داهاتوو دێم وڵاتن تا ئەو کاتەی وای بەختەوری بۆمتان دەخوازم خواتان لەگەڵ.